الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم. بريز مامۆستا علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڕێز قامی قەزای سۆران، بەڕێزان زانایان و مامۆستایانی ئاینی، ڕیشسپی و پیا و ماقولانی بەڕێز، نوێنەرانی پارت و لایەنە سیاسیەکان، جەماوەری خۆشەویستی ناوچەی سۆران و دەوروبەری و دام و دەستگا حزبی و حکومیەکان لە دەڤەری سۆران، ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامانی شوورا و ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. بە بۆنەی کردنەوەی مەڵبەندی هەشتی کۆمەڵی ئیسلامی لە سۆران، جوانترین پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی سەرجەم خەڵکی ناوچەکە و هەموو دۆست و ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی دەکەین، بە هیوای ئەوەی کردنەوەی ئەم مەڵبەندە ببێتە فاکتەری خێر و برایەتی و تەبایی و پێکەوە ژیان لە ناوچەکە و خەڵکی دەڤەرەکەش خۆشحاڵ بکات. بەم بۆنەیەوە ئاهەنگێکی خنجیلانە ساز دەکەین، ومێدەوارین گشت لایەکتان شادومان بکات. چاکترین شتیش ئەوەیە سەرەتای ئاهەنگەکەمان بڕازێنینەوە و بەرەکەتدارتری بکەین با خوێندنەوەی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز کە لەلایەن بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد هەنارۆچی بۆتان دەخوێندرێتەوە. با بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين. وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين. وذا النون إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين. وزكريا إذ نادى ربه رب لا تذرني فردا وأنت خير الوارثين. فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين.
والتي أحصنت فرجها فنفخنا فيها من روحنا وجعلناها وابنها آية للعالمين إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون وتقطعوا أمرهم بينهم كل إلينا راجعون فمن يعمل من الصالحات وهو مؤمن فلا كفران لسعيه وإنا له كاتبون صدق الله العظيم. لێتان پرسیوین ئێوە چین؟ ئەوەش وەڵام لوتکەی قەندیل، گەوەی ماکۆک، پێدەشت و بناری حەمرینین، برنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاحەددینین، کڵپەی باوەڕ، گڕی کەرکووک، ناڵەی پیری بادینانین، پەنجەی زارۆکی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین، دەنجی قورئان، چەکی خەبات، چێوی کۆڕێ و بالیسانین، بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین، خاک و خۆڵی کوردستانین. ئامادەبوانی بەڕێز، ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتن دەبن لە لایەن بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی هەشتی کۆمەڵی ئیسلامی و با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برز جنابي أميري كومالي إسلامي، برزان ما مستعيني آيني، برز قائم قامي سوران، بەڕێزان ئەندامانی مەکتەبی سیاسی و شوڕای ناوەندی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی پەرلەمانی کوردستان، بەڕێزان نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان و نوێنەری دام و دەستگاکانی حکومەت، بەڕێزان ڕیشسپی و پیاوە ماقوڵان، بەڕێزان نوێنەری سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی، جەماوەری خۆشەویستی سۆران و دەوروبەری میوانە ئازیزەکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي ملبندي هشتي سوراني كومالي إسلامي پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەین. هیوادارین کردنەوەی مەڵبەند ببێتە هۆکاری زیاتر هاوکاری و دەستبار بۆ یەکترگرتن و خزمەتکردنی میلەتەکەمان و زیاتر توند و تۆڵکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکانی حەوزی سۆران. و بەڵێن دەدەین کە هەمیشە لە پێشەوەی بین بۆ خزمەتی گەلەکەمان بەگشتی و جەماوەری سۆران بە تایبەتی و دەستبارگرتن لەگەڵ دام و دەستگاکانی حکومەتی هەرێم بۆ سەرکەوتنی پرۆژە خزمەتگوزاریەکانی دەڤەرەکەمان و زیاتر چەسپاندنی هێمن و ئاسایش لە ناوچەکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. هەر شاد و سەرفیراز بن مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. ژینێکی ترم خەڵات کە خوایە با کورد بێ وەک هی گوڵ و پەروانە، بە هەر بستێعەت من قنیات دەکەم بەڵام تیا نەژیم وەکو بێگانە. خۆشەویستان، ئێستاش گوێبیستی وتەیەک دەبن
وتەی بەڕێز قایمقامی قەزای سۆران کە لەلایەن بەڕێز مامۆستا کرمانز دەخوێندرێتەوە با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. برز جنابي مامۆستا علی باپیر مامۆستایانی ئاینی بەڕێز لایەنەکانی سیاسی لە دەبارەکە و هەموو ئامادەوانی بەڕێز و بەتایبەتی ئەو میوانانی لە دەرەوەی سۆران تەشریفتان هێناوەتە ئێرە بەخێر بن و سڵاوی خوای لە هەموو لایەکتان بێ. ئیزنمان بدەن بە ناوی دام و دەستگاکانی حکوومەت پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کۆمەڵی ئیسلامی لە کوردستان بکەین بە بۆنەی کردنەوەی مەڵبەندی هەشتی سۆران کە پێشتر لێرە بارەگای ناوچیان هەبوو پێمابی. ئێستا بۆ زیاتر تونند و تۆرکردنی چالاکی خۆیان و پەیوەندەکانی خۆیان لە دەڤەرەکە دیارە بڕیاری ئەویان داوە مەڵبەند دروست بکەن و ئینشاءڵڵا ئەوە هەنگاوێکی خێرە بی بۆ تەنسیقی زیاتر هاوکاری زیاتر پشتگیری چالاکتری حکوومەتی هەرێمی کوردستان. شکر بە خوای ئێستا ئێمە گەیشتوونە قۆناغێک کە هەمومان لە خۆشی و گەشەسەندنی یەکدیکە بەشداریەکەین. لادمانە چەند ساڵێک پێش ئێستا هەمومان پێکەوە هەرێک لە ئاقارێکی دابڕابووین و بەداخەوە زۆر جار تووشی شتی نەخۆش بوون و شتی خراپمان بەسەر هات کە سیمای کوردی تێدا نەشیرن بوو کە زەرەرمان کرد کە خوێنێکی زۆرمان بەلاش ڕۆی کە سیمای کوردستان یان پێشکەوتنی کوردستان زۆر سستی تێکەوت. شکر بخوای ئەوڕۆ گەیشتینە قۆناغێک و مەرحەلەیەک ئەوە هەمومان لەو زروفە تەنگەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێکەوتووە کە ئێستا بەخۆتان نازانن ئێستا ئەمە لەسەر ڕۆخی وەزعێکی زۆر نائارام داین لە دەڤەرەکەدا چ لە ناو عێراق و چ لە ناو دەڤەرەکە بەهۆی ئەو شەڕەی کە چەند ڕۆژێکە لە باشووری لوبنانەوە تێکەوتوین. ئێمە تەهدیدی زۆرمان لەسەر بوو ئێستا تەهدیدی زۆرمان لەسەرە. بەڕاستی ڕەنگە ئەگەر ئەو یەکگرتنە و ئەو هاوکاریە و ئەو ئاژبوونەوەی کە ئێستا خۆمان پێوەگرتیتەوە لە ناو چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان بەتەسەوەری من ئەوە باشترین زامنە بەوەی پاراستن خۆمان لەو موسیبەتانە کە بەسەر منتیقەکە داهاتوونە. ئێستا هەمومان بە هەموو بیر و باوەڕەکە زیازیەکانیشەوە لە ناو کەشتێکدا سوار بووین کە ئەویش حکوومەتی هەرێمی کوردستانە. چارەنووسی هەمومان بە گەشەسەندنی ئەو حکوومەتەوەیە بە پاراستنی دەستکەوتەکانی پەرلەمانەوەیە. بەتایبەت ئەمەوێ شاهیدی بۆ کۆمەڵی ئیسلامی بدەم لەو چەند ساڵانی ڕابردوو بەڕاستی وێرە ئەوەی کە ئەوان جگە لە وەزعی ناوخۆی کوردستان بە کۆمەڵێک وەزعی زۆر دژوار داڕۆیشتن بەتایبەتی لە دوای ئازادکردنی عێراق و ئەو کارەساتەی بەسەر خودی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەهات. بەڵام قەنەعەتم وایە زۆر حەکیمانە هەڵسوکەوتیان کرد کە وایە نەکرد ئەوان ببنە لە عقارێکدا بڕۆن کە لە کێشەی میلەتی خۆیان دوور بکەونەوە. ئەوە هەنگاوێکی زۆر حەکیمانە بۆ جێگای دەستخۆشیە کە لیان بکرێ و ئێستاش قەنەعەتمان وایە کە بەشداری کردیان لە هەڵبژاردن و هاتن ناو پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دیسان ئاسۆیەکی گەشت بەوان و بە حکوومەتەکەدا ئادا و بە دەستکەوتەکانی کوردستان ئەدا کە ئایندە وەکو مامۆستا مەلامە ڕوان فەرمووی هەمومان دەستباری پێکەوە بگرین بۆی لەو ئاقارە لەو وەزعە دژوارەی کە ناوچەکەتیدا بە سەرکەوتوییتیدا بڕۆین. دیارە بە پێی گۆڕانی سەردەم ئەمە وا دەبینین کە کردنەوەی مەڵبەندێک یا بارەگایەک بەتایبەتی کە کردنەوەی مەڵبەندی هەشی سۆرانی کۆمەڵی ئیسلامی ئێستا دەکرێتەوە ڕەنگە قووەتی سەرکەوتن و چەسپانی ئەو مەڵبەندە دەوەی دابینین کە ئەو مەڵبەندە بە ئەوە هەر ئەوە نەبی کە لە ئۆرگانێکی کچکەتری حزبی بەرزتر بیتەوە بە ئۆرگانێکی گەورەتری حزبی بەڵکو قووەتی سەرکەوتنی ئەو مەڵبەندە دەوەی دابین و تاخوا چەند بتوانی ڕۆحی هاوکاری لە منتیقە جێبەجێ بکە چەند بتوانی قووەتی خۆی بەکاربین لە سەرکەوتنی ئەو دەستکەوتانێک کە هەموو چارەنووسی ئەمەوەی پێوە مەربوتە. ئەمە بەو ئاسۆیەوە ئەڕوانینە ئەو بڕیارەی کۆمەڵی ئیسلامی لەکردنەوەی مەڵبەندی هەشت لە سۆران
و پێشتریش کە بە وەزعێکی دەژواردا ڕۆشتنە هاوکاری و تەنسیقیمە زۆر بۆ لەگەڵەوان وێتمان وایە ئێستاش لەو زورفەیدا کە بە حەقیقەت ئەوانش بەشێکی گرنگن لەو حکوومەتە و لەو دەستکەوتانە و ئێمەش حکوومەتی هەموو لایەکین وەکو حکوومەت هەرێمی کوردستان ئەو تەنسیق و ئەو هاوکارەی کە لێوانماندا هەبووە پتەوتر و چالاکتری بکەین. باشترین هاوکاری بۆ حکوومەت باشترین هاوکاری بۆ حزبەکان ئەوەیە لەوەی ڕادست پێ بکەن هاوکاری حکوومەت بکەن لەمە دووە ئیش و کار و چالاکی تێکەڵاوی حزب و حکوومەت لێک بکەینەوە بۆی بتوانین ئاستی خزمەتگوزاری هەمەلایەن نەبێ و هەموو لایەک بگرێتەوە. ئەمە ئەو چاوەڕوانەی لە هەموو لایەک دەکەین لەو مینبەرەوە کە قەنەعەتم وایە پێشچەند ڕۆژیش لە کۆبنەوەش تایبەتی ئێمە وەکو ئیدارە لەگەڵ حزبەکانی دەڤەرەکان داکۆچیمان لەسەر ئەو بابەتە کردوتەوە. ئێستاش لێرەوە لەو مناسبە پیرۆزەوە داکۆچی لەسەرەکەینەوە چاوەڕوانی ئەوش لە برایانەکەین و ئەمەش هامادەینە بە هەموو هاوکارێک بۆ سەرخستنی و هاوکاری ئەو برادرانی کە لێرە لەمە دووە بە ئیش و کاری ئەو مەڵبەندە هەرستنی. زارشکە پیرۆزبایی لە هەموو لایەکتانەکەین هیوای سەرکەوتن بۆ خوازین ئینشاءڵڵا کورد لەو وەزعی کە تێکەوتووە بەرەو پاش ناگەڕێتەوە بەرەو ئاسۆیەکی گەشتر دەڕوە ئینشاءڵڵا ئاواتی ما ئەوەیە کە کورد ببیتە نمونەیەک بۆ ئاشتی ناوچەکەی. زۆر جار غەدەر لە کورد کراوە دڕەشی بەسەر کورد سەسپاوە بەداخەوە ناوی ئیسلامیشیان لە هەندێک هەڵس و کەوتی زۆر نەشیرناوە وەکو ئەنفال و هەندێک بابەتی دیکە کە پێیان وا بە کورد بەو شتانە مەحارەبە بکرێن. بەڵام نێتپاچی میلەتی کورد و باوەڕی کورد بەوەی کە ئیسلام شەریکی ئەو مەسەلان نییە و ئەوانە بەشێک نینە لە ئیسلام ئەوەی ڕنگدانەوەی لێکەوتووە کە ڕۆژێک لە ڕۆژان کورد لە ئیسلامدا نەبڕۆ شکر بخوا ئێمە ئەمن مشکلەمان لەسەر دەگەر هەموو شتێک هەبوو بێ دەگەر ئیسلامان نەبێ. باشترین و ئاسانترین و جوانترین نمونەی کوردیش لۆ پابەندی بە شتەی بەدەوەی داخوێنەوە کە دوای ئەوەی 4500 گوندی کوردستان وێران کرا ئەو ڕۆژەی کە خوا هیدایەتی مقاومەی دەستەی میلەتی کورد خوڵقاند و ماینەوە و ئەمەی هێشتینەوە لەوەی کە لە بەرامبەر ئەو موسیبەتە خۆڕاگر بین و ئازادی کردین. ئەو ڕۆژانەی کە گوندەکانی وێرانکردنمان ئاوەدانکردنەوە پێشی هەر خانوێک پێشی هەر مزگەوتێک پێشی هەر خانوێک پێشی هەر خەستەخانەیەک پێشی هەر زادێک ئەگەر فریای دروستکردنی مزگەوتێکی نەکرد بین تاتو بەردێکمان دروستکردی بەوەی لەوێەوە پەیوەندی شکرانەتی خۆمان بە و عەبدایەتی خۆمان بەخوای خۆمان نوێ بکەینەوە. ئەوە نیشانەی نێتپاچی میلەتی کوردە. ئەمە زۆریشم باوەڕ بەو مەسەلە هەیە کە ئەو هەموو زەختەی لەسەر میلەتی کورد بوو ئەو هەموو کارەساتەی بەسەر میلەتی کورد هات ئەگەر خوا لە دەواازەی ئەو پابەندیەی میلەتی کورد بە ئیسلامی بوونی خۆیان نەبووە ئەم قەنەعەتمان بی بڕیارێکی وا هەبوو کە کورد نەبینی و ئەلحەمدولیلا ماین و ئینشاءڵڵا ئەشبین و بەرەو پێشتری شەچی. سوپاس بۆ هەموو لایەک و جارێشکە بەخێرهاتن هەموو لایەکتانەکەم. ئامادەبوانی بەڕێز بۆ خۆشترکردنی کاتەکە با گوێ لە سرودێک بگرین کە لەلایەن گروپی هونەری ڕووناچیەوە پێشکەشتان دەکرێت. Ashti khwazm hatta
میوانە بەڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست ئێستاش کاتی ئەوە هاتووە گوێ بگرین بۆ وتە پرسود و نرخەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه منيش بخيرات نقرم همولايك دكم همولايكتان بخير بين إن شاء الله تشريف هنانتان معي خير وبركته پاشان پیرۆزبایی گەرم لە خەڵکی ئەم دەڤەرە دەکەم بەو بۆنەوە کە ناوچەی سۆرانی کۆمەڵی ئیسلامی دوای ئەوە کە گەورەتر بوو زیاتر گەشەی کرد گۆڕا بۆ مەڵبەند. بەڕاستی پێشە پیرۆزبایی لە خەڵکەکە دەکەم لە خەڵکە موسڵمانەکەمان لە خەڵکە ئیسلام پەروەرەکەمان لەم ناوچە و دەڤەرەدا و دوایی لە خودی ئەندامانی مەڵبەند و لە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامیمان لەم دەڤەر و ناوچەیەدا. ئەوەی من دەمەوێت لێرەدا عەرزی ئەوەی بەڕێزی بکەم یارە قسەکانم دەکەمە دوو بەشی زیاتریان دادەنێم بۆ ئامۆژگاریکردنی خەڵکی خۆمان خەڵکی کۆمەڵی ئیسلامی بەرپرسی مەڵبەند مامۆستا مەلا مەروان و ئەندامانی مەڵبەند و کادیر و ئەندامانمان لێرە. بەشەکەی کەمتریشی دەمەوێت هەندێک ڕاستیتان بۆ ڕووگەمەوە بەم مناسەبەتەوە. وەکو برای بەڕێزمان مامۆستا کرمانش قاینقامی سۆران ئاماژەی پێدا لە ڕاستیدا نەک تەنیا وەزعی عێراق وەزعی دنیا زۆر بە ئاقارێکی ئاڵۆزدا دەڕوا. لە ئەنجامی ئەوەدا کە ئەو زلهێزانەی کە دەیانەوێت کوێخایەتی بکەن بەسەر دنیادا کوێخایەتی بکەن بەسەر میلەتانی مەزلوم مستەمدیدەدا خێر و بێری ئەوان بۆ خۆیان بەرن و خەڵکی ستەمدیدە و بەشخراو لە نیشتیمانی خۆیاندا بکەنە میوان و غەریب خۆشیان بکەنە خانەخوێ. لە ئەنجامی ئەوەدا ئاڵۆزی کەوتۆتە دنیاوە. ئێمە کاتێک کە وەزعی دنیاوا دەبینین کە لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە تاکو خواروی ئەفریقیا لە سەری دنیاوە تا خواری دنیا لە ڕۆژهەڵات و تا ڕۆژ ئاوا دنیا بە ئاڵۆزی دەبینین. ئێمە وەکو هەرێمی کوردستان واتە ئەم بەشە کوردستانی سەر بە عێراق کە وەزعی خۆمان لە وەزعێکی ئاوا هێمن و ئارام و ئاسایشدا دەبینین بەڕاستی دەبێت زۆر هەست بە نیعمەتی خوای پەروەردگار بکەین کە ئێمە وەکو دوورگەیەک لە دنیایەکدا کە زۆر ئاڵۆز و بڵۆزە گەردەلوولی زۆری تێدایە لافا و تۆفانی زۆری تێدایە ئێمە خوای پەروەردگار ئاوڕێکی بە ڕەحمەت و بەخێری لێداوینەوە وڵاتەکەمان هێمن و ئاسایشی تێدا ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە. خوای پەروەردگاریش وەکو من لە زۆر مناسەبەتدا باسم کردووە بەڵێنی داوە بە بەندەکانی کە ئەگەر لەسەر نیعمەتەکانی شوکری بکەن ئەو نیعمەتانیان بۆ زیاد دەکات. بەڵام ئەگەر بە سپڵەی و ناسپاسی لەگەڵ نیعمەتەکانی خوادا ڕوبڕ بنەوە ئەو نیعمەتانەشیان کە هەشیانە لیان وەردەگرێتەوە. وەکو دەفەرمێ وئذ تەئەذەنە رەبوکم لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید لە سوورەتی ئیبراهیم. دەفەرمێ پەروەردگارتان ڕایگەیاند تەئەذەنە یعنی ئەعلەنە ئەعلەمە پەروەردگارتان ڕایگەیاندە بۆ هەموو بەشەریەت کە ئەوە یاسایەکی خوایە سنەت و قانونێکی خوایە لە ژیانی بەشەردا. لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەگەر سپاسم بکەن ستایشم بکەن سپاسم بکەن بۆتان زیاد دەکەم. ولئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید بەڵام ئەگەر بەرامبەرم سپڵە و ناسپاس بن سزای من توندە. سپاس یعنی چی و سپڵەی یعنی چی؟ شکر یعنی چی و کوفران یعنی چی؟ شکر زانایانی زمانەوانی و زانایانی شەرعەزان دەڵێن شکر جایە لە حەمد. حەمد
ئەوەیە کە ستایشی خوا بکەی مەدح و ثەنای خوا بکەی بەڵام شوکر بە سێ شتان دەکرێت یەکەم بەدڵ ئەو نیعمەتە لە خوا بزانی دووهەم بە زمان و بەزار دانی پێدا بینی بیجێڕێ بۆ خاوەنی سێیەم ئەو نیعمەتە کە خوا پێداوی لە ڕەزامەندی خوادا بەکاری بێنی بۆی خوای پەروەردگار لە قورئاندا فەرموویەتی بڵێن الحەمد لله قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى بڵێ ستایش بۆ خوا بەڵام بە کەسی نەفەرمووە بڵێ شکر بۆ خوا بەڵکو بە خەڵکی فەرمووە شکر بکەن فەرموویەتی اعملوا آل داود شکرا ئەی بنە ماڵەی داود شکر بەجێ بێنن شکر بەکردەوە دەکرێت بەڵام حەمد بەزار دەگوترێت ئێمە ئەو هێمن و ئاسایشەکە هەمانە و دیارە زۆر نیعمەتی دیکەشمان هەیە بەڵام زەقترینیان ئێستا کە دنیا زۆر ئاڵۆزە ئێمە الحەمدولله لە نیعمەتی هێمن و ئاسایشی بەهرەمەندین ئەو نیعمەتە بەوە شکر دەکرێت ئێمە سوود ببینین لە ئارامی و لە هێمنی و ئاسایشی نێو خۆمان بۆ ئەوە کە دادگەری لە نێو خۆدا زیاتر بچەسپێنین دادگەری کە خوای پەروەردگار کردوویەتی بە ئامانجی نێردرانی هەموو پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة والسەلام لە ئایەتی ژمارە 25 سوورەتی الحەدید خوای پەروەردگار دەفەرمێ هەموو پێغەمبەرانم بۆیە ناردووە تاکو خەڵک لە نێو خۆیاندا دادگەر بن پێغەمبەران بۆیە هاتوون صلى الله تعالى عليهم وسلم تاكو عدالة بچسبه دفرمي لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط ئێمە هەموو پێغەمبەرانی خۆمانمان ناردووە بە بەڵگەی ئاشکراوە هیچ پێغەمبەرێک نەبوو موعجیزەیەکی نەبێ بەڵگەیەکی ڕوون و ئاشکرای نەبێ ئیسپاتی بکات کە لەلایەن خواوە ڕەوانەکراوە و کتێب و ترازوشمان پێدا ناردوون بۆچی ليقوم الناس بالقسط جارێرە خوا جل شأنه باسی هەموو پێغەمبەران دەکات هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون لە نێو خەڵکدا داد بچەسبێنن داد عدل لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی فەرهەنگی لە ڕووی نەتەوەیی بەڵکو لە خێزانێکدا عدل ئەو بەها بەرزەیە کە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة والسەلام هەموویان هاتوون تاکو بیچەسبێنن ئێمە ئەگەر ئەو ئامانجەی کە پێغەمبەران بۆی هاتوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ ئەم وەزعە ئەم نیعمەتی هێمنی و ئاسایشی و تەباییە لە نێو خۆماندا ئەگەر بەکارمان هێنا بۆی ئەو دادگەریە بچەسپێنین بە هەموو لایەنەکانیەوە لە هەموو ڕەهەندەکانی ژیانماندا بە تەئکید خوا ئەو نیعمەتەمان بۆ زیاد دەکات هیچ میلەتێک نییە لە نێو خۆیدا تەبا بێ مەگەر ژانی بەرەو پێش دەچێت دائیم تەبایی ڕێکی نێو خۆ ژیان بەرەو پێش دەبا تەبایی بەچە پەیدا دەبێت بە دادگەری لەگەڵ یەکتردا بە ئینساف بوون ئەنجا لە ڕاستیدا ئێمە هەمیشە و هەموو دەم هەر پێویستیمان بەوە هەیە بەڵام ئێستا بە تایبەت کە لەخوا بە زیاد بەڕاش گەیەندراوە کە دوو ئیدارەکان بوونەوە یەک ئێستا یەک پەرلەمانمان هەیە یەک حکوومەتمان هەیە یەک سەرۆک هەرێممان هەیە کە بە تەئکید چ جەنابی سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی چ حکوومەتی هەرێممان چ پەرلەمانمان ئەرکێکی گەورەیان لەسەر شانە ئەرکی میلەتێک بەڵام نابێ خەڵک چاوەڕێی موعجیزە بکات لە کەس کە بەتەنێ بۆ خۆی وەرکە ئەنجامدا دەبێ هەموو هەر کەسە لە ئاقار خۆ دەستبارگر بێت و ئێمە لەلایەن خۆمان وەکو کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەیەنین چ لە سنووری ئەم مەڵبەندە چ لە سنووری هەموو ئۆرگان و شوێنەکانی دیکەمان نەک ئێستا بیڵێین ئێمە لە ڕاستیدا هەر بەشێکە لە دینداریمان و بەشێکە لە کاری ئیسلامیمان کە لەسەر خۆمانی بەواجب دەبینین هەر شتێک قازانج و خێر و خۆشی و مەسلحەتی ئەو خەڵکەی ئێمەی تێدا بوا بکەین کاتی خۆی قازانج و بەرژەوەندی میلەتی خۆمانمان لەوەدا دەبینی بەشداری خەباتی ڕزگاری خوازی بین بەشداریمان کرد چ لە شاخەکان چ دوایی لە شارەکان لە کاتی ڕاونانی ڕژێمی تێشکاودا و دوایی لە کاتی دژەهێرشی ڕژێمدا ئەوەش دیارە
دوای بەرژەوەندی میلەتەی خۆمانمان لەوە دابینی کە ئەو خەڵکە پەرلەمانێکی هەبێت واتە مەجلیسێکی هەبێت کۆڕێکی هەبێت بڕیاری بۆ بدا پاشاگەردانی نەبێت وەکو شاعیرێکی عەرەب دەڵێ لا يصلح الناس فوضى لا صراط لهم ولا يصلحون إذا شرارهم سادوا خەڵک قەت وەزعی بەوە چاک نابێ برا گەورە و مشور خۆریان نەبێ هەروەکو وەزعیشان بەوە چاک نابێ کە خراپەکانیان ببێ برا گەورە بۆیە دەبێ ئێمە هیچ بەدیلمان نییە بۆ هەڵبژاردن دەبێ هەڵبژاردن بکرێ بۆی خەڵک پیاوی باش ئینسانی باش تەکبیرکەری چاک مشور خۆری دڵسۆز بۆ خۆی هەڵبژێرێ هەڵبژاردن بوو لە 92 ئێمە بەشدار بووین دوایی چەند ئیدارە تەشکیل بوون هەوڵماندا و بەشدار بین جا لە چەندیان دەتوانیمان لە سێن نەمانتوانیوە ئەوە شتێکی پێیە ئەم دواییە هەڵبژاردن کراوەتەوە بەشدار بووین حکوومەت تەشکیل بۆ بەشدار بووین زۆر جار هەستیشمان کردووە کە یعنی حەقی خۆمان نەبینیوەتەوە لەو حکوومەتە لەو وەزعانەدا بەڵام ئێمە ئەوەمان بە مقابل نەکردووە ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمانمان زانیوە کە بەشدار بین لە وەزعێکدا کە بۆ میلەتەکەمان قازانجە چونکە بۆچی ئێمە دەزانین کە نە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەتەنێ نە هیچ لایەنێکی دیکە بە هەردوو حیزبە گەورەکەشەوە پارتی وێشێتی هیچ کەس بەتەنێ ئەو وڵاتەی بۆ بەڕێوە ناچێت و بەڕاستی هەر کاتێک حیزبێک خۆی بەوە زانی کە هەموو شتێک دێ بەدەست خۆی بێ ئەوە وەکو حیزبی قائیدەکەی سەردەمی سەدامی لێ دێت و سەرنجامیشی وەکو ئەو دەبێت لەبەرەوە دەبێ ئێمە بەڕاستیدان بۆ دابین کە هەبین بەڵام هەبین لەسەر ئەساسی تەبایی و دادگەری لەسەر ئەساسی دەستبار بۆ یەکترگرتن و هاوکاری یەکترکردن ئەوە بەنسبەت ئەو چەند قسانە کە ویستم بەگشتی بیان کەم بێمە سەر ئامۆژگاریەکانم بۆ برایانی خۆمان لێرە بەتایبەتی بەرپرسی مەڵبەند و ئەندامانی مەڵبەند و دوایی برایانی دیکەی بەرپرسی ناوچە و ئەندامانیش یەکەم ئامۆژگاریم بۆیان ئەوەیە کە ئەو سیاسەت و استراتیژی کە کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندووە و بڕیاری داوە و بەرجەستەی کردووە لێلا نەدەن ئێمە لێرە ئەم مەڵبەندەمان ئەم بنکەیەمان ئەم بارگایەمان لە ڕاستیدا دەبێ ئیشەکەی ئەوە بێ کارەکەی ئەوە بێ کە خەڵکی ئێرە بەهرەمەند کات دەبێ عەتایان هەبێ بەخشەشیان هەیە بۆ خەڵکی ئەم دەفەرە لە قسەی خێر لە ئامۆژگاری خێر لە هۆشیارکردنەوە لە دەستبارگرتنی خێر لە هەر شتێکە لە توانادا هەیە لە پاراستنی هێمنی و ئاسایش لە یارمەتیدانی لێقەوماوان لە دەستبارگرتن لە ئاگادارکردنەوەی بەرپرسەکان لە کەم و کوڕی بەڵام بە شێوەی دۆستانە لە دەستبارگرتنیان بۆ شتی باش هاندان و تەشجیعکردن ئەوە ئامۆژگاری یەکەممە کە بزانن کۆمەڵی ئیسلامیستی سیاسەت و استراتیژیەکی هەیە پێ و پابەند بن یەک دوو ئێمە قەت قەنەعەتمان بۆ نەبوو قەنەعەتیشمان بەوە نییە کە میلەت لە حیزبدا جێ بێتەوە هیچ کاتێک میلەتێک لە حیزبدا جێ نابێتەوە بۆیە ئێمە خۆمان بەوە نازانین کە بەدیلی خەڵکی دیکە بین خەڵکێک بە بەرنامەیەکی دیکەوە ڕاهاتووە قەنەعەتی بە شتێکی دیکەیە با بەڕێی خۆیدا بڕوا ئێمەش خەڵکێکە قەنەعەتی بێمەی لە خزمەتیان داین لەسەر ئەو ئەساسەش دڵین با پێکەوە تەبایی هەبێت و هاوکاری هەبێت نەک لەسەر ئاساسیەوە کەمە لەسەر حیسابی خەڵکی دیکە خۆ گەورەکەی نە چونکە بۆ میلەتەکە ماشەڵڵا زۆرە خوا بەرەکەتی خستۆتێ ئەگەر بێت و بەڵاو مصیبەت و نەهامەتی لێمان گەڕێن میلەتی کوردیش میلەتێکی بەزاوزەیە ئێمە بۆ 10 ساڵێکە 20 ساڵێکە 30 ساڵێکە تەماشا بکەن دەبێتە چەندان ملیۆن ئێرە کەواتە هیچ حیزبێک پەچی لەو سەر نەکەوتە خەڵکی دیکە بێنێ بۆ لای خۆی خەڵک و میلەت زۆرە تۆ ئازا بە و لەو خەڵک و میلەتە کە تاسە نەچۆتە نێو قاڵبی هیچ حیزبێکەوە لەوە ئەتۆ ئەندام و لایەنگر و دۆست بە خۆت پەیداکە ئەوە یەک دوو مەسەلەش ئەوە نییە بەڕاستی تۆ داخوا ئەندامانت چەندن قەزیوە داخوا چۆنی داخوا چۆن دەکەی چۆن ڕەفتار دەکەی بەرنامەکەت چۆنە قسەت چۆنە هەڵس و کەوتت چۆنە شیعارت چۆنە ئەمجا کرداریشت چۆنە لەبەرەوە من ئامۆژگاری برانی خۆشم دەکەم کە لەو نوختەش هەر شتێک کە حەساسیەتی خەڵک دەجوڵێنێ بۆنی ئەوەی لێ دێکەوە گوریس پسڕچێنە بێ خۆانی لێ دوور بگرن ئێمە بەڕاستی بوونی خۆمان لە منافەسەی خەڵکدا نابینین لە گوریس پسڕچێنە و شەڕە دەندووکە لەوەدا دەبینین کە ئەوەی کە بەڕاستی دەزانین بە دینداری دەزانین بەوەی دەزانین کە خوا پێی خۆشە بۆ خەڵک ماخازانجە ئەوە بڵێن و بکەین
پراکتیزەی بکەین و ڕوونی بکەینەوە. ئەنجا ئامۆژگارێکی دیکەم ئەوەیە کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامیش هەر کەسێکی دی هەر لایەنێکی دی بەڕاستی بەوە گرەوی خۆی دەباتەوە کە بەڕەوشت و ڕەفتار و ئاکاری بەرز و پەسند و جوان خەڵک وەرەی خۆی بکە، خەڵک لە خۆی نزیک خاتەوە، خۆی لە خەڵک نزیک خاتەوە. پێغەمبەری ئێمە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ نەک خەڵکی مسلمان و هاوڵانی بەڕێزی بە ئافرەت و پیاوەوە، بەڵکو خەڵکی کافر و نامسلمانیشی بە ڕەوشتی جوانی مسلمان کردووە. چەندەها بەسەر هات هەیە لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە کابرا چووە پێغەمبەر بکوژێت، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زانیویشێتی خوای پەروەردگار ئاگاداری کردوێتەوە، بەڵام دوایی ئامۆژگاری کرد و دەستی بە سینەدا هێناوە و بە ڕەوشت و ڕەفتاری جوان، یعنی کە پێغەمبەری بینیوە عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوەیە کابرا تەریق بۆتەوە. ئامۆژگاری سێم ئەوەیە کە ئێمە خوا پشتیوان بێ دەبێ هەوڵ دەینەوە کە پێغەمبەری خۆمان بێن عەلەیهی سەڵات وسەلام. کەسێک مەرحەبایەکمان لێ بکە ئێمە دەبێت دوو مەرحەبای بکەین، کەسێک سەلامیشی لێ نەکاتۆ دەبێت دەست پێشخەری سەلامکردن بی. لە ڕاستیدا چاکە بە زەحمەتە، وەکو کوردەواری خۆمان دەڵێن چاکە گۆشتی بەلەچێ دەبی پشڕی، خراپە بە هەموو کەس دەکرێت بەڵام چاکە بە هەموو کەس ناکرێت. ئەوانەی کە دەیانەوێت پاکسازی بکەن لە نێو میلەتی خۆیاندا و چاکسازی بکەن دەبێت پێشی خۆیان پاک و چاکە. ئەگەر نا وەکو عەرەب دەڵێن فاقد الشەیء لا یعطیه، کەسێک شتێکی نەبێ ناتوان لێ ببەخشێ. من ئەگەر خۆم پاک نەبم خەڵکم بۆ پاک ناکرێتەوە، ئەگەر خەڵکم بۆ چاک خۆم چاک نەبم خەڵکم بۆ چاک سازی ناکرێت. جا ئەوە ئامۆژگاری مەکە لەگەڵ هەموو خەڵک، لەگەڵ لایەنە سیاسیەکان، لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان. ئەو قسەی کاکرمانجیشم زۆر پێ جوان بوو کە تەبەن پێشتریش جەنابی سەرۆکی هەرێم دیارە وەکو بەڵێنێک گوتوویەتی کە لەمە دوا دەبێت دام و دەستگاکانی حکوومەتیشی خۆیان حیزب نابێت تەدەخڵ بکە. لە ڕاستیدا ئەو کاتەش حکوومەت دەبێتە حکوومەت، هەروەکو ئەو کاتەش پەرلەمان دەبێتە پەرلەمان کە بڕیار بەدەست بێ، و حکوومەت ئەو کاتە دەبێتە حکوومەت کە فعلا چۆن بە چاکی دەزانێت، خۆی بە چاکی دەزانێت لە ڕووی تەخەسوس و پسپۆڕیەوە، و چۆن بۆ خەڵکەکەی باشی دەزانێت وا بکە، نەک چۆن بۆ بەرپرسێک قازانجە و مەسلحەتە ئەو پرۆژێ بەو شێوەیە ئیجرا بکرێت کە ئەو ئیسفادەی زیاتر لێ بکە، بەڵکو چۆن بۆ خەڵکەکە و بۆ ناوچەکە باشتر بێت. زامان ئومێدم وایە کە ئەو تەوجیهات و ئاراستەی جەنابی سەرۆکی جێبەجێ بکرێ و بۆکو گوتم ئەوەش هەر بۆ تاو نابێ ئەو لەوێ قسێ بکات، دەبێت خەڵک هەموو کەسێک لە خۆیدا جانی بەرپرسێتی تێدا هەبێ مقتەنیع بێ بۆ شتێک کە حەق و ڕاستە و لە خۆیدا پراکتیزەی بکات. جا دەبێت لەگەڵ هەموو چین و توێژەکان، لەگەڵ مامۆستایانی بەڕێز زانانی ئیسلام برایانی ئێمە دەبێت ئەو پڕێز و حورمەتیان هەبێت کە ئیشی ئێمە ئیشی مامۆستایانە، لەگەڵ ڕیسپیانی محتەرەم و بەڕێز، لەگەڵ هەموو چین و توێژەکان، لەگەڵ هەموو ئەو خەڵکە کە لەم مەنتیقەدا دەژین، ئێمە لەسەرمان پێویستە وەکو پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی پێکردوین وخالق الناس بخلق حسن، لەگەڵ خەڵکیدا بە ڕەوشتی جوان مامەڵە بکەن. لەسەرمان پێویستە لەگەڵ هەموو خەڵکدا ڕەوشت و ڕەفتارمان جوان بێت، نەک هەر ئەوەندە، بەڵکو ئەگەر خوا نەخواستە کەسێکیش شتێکی ناشیرین بە تۆ بڵێ یا ڕەفتارێکی ناشایستت لە بەرامبەر بنوێنێ، ئەگەر بتەوێ وەکو پێغەمبەر بچی عەلەیهی سەڵات وسەلام دەبێ ئەو ڕەفتارە ناشایستە ئەو قسەی ناشایستێ بە قسەیەکی باش بە ڕەوشت و ڕەفتارێکی شایستە و جوان بەرپەرش دێەوە، وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئیدفع بالەتی هی ئەحسەن، بەکام ڕەوشتە چاکە و بەکام قسەیە چاکە قسەی خراپ و ڕەوشتی خراپ و هەڵوێستی خراپی خەڵک بەرپەرش دەوە. هەتا دوای خوای پەروەردگار موژدەمان پێدەدا دەفەرمێ ئەگەر وا بکەن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم. جاری وای کە تۆ خراپەت لەگەڵ دەڵێ خراپەت لەگەڵ دەکا، ئەگەر تۆ خۆت شلیو نەکرد و بە چاکە مامەڵە لەگەڵدا کرد کابرا تەریق دەبێتەوە، دەبێتە دۆستێکی زۆر نزیک. فعلا واشە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ژمارەیەک لەوانەی کە چوون ئیغتیالی کەن دوای بوون بە هاوڵی گیانی بەجیانی زۆر دڵسۆزی، چونکە پێغەمبەریان لە خۆیان گەورەتر بینیوە، ڕەوشتی پێغەمبەریان لە خۆیان گەورەتر بینیوە، ڕوحی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەخلاق و هەڵسوکەوتی پێغەمبەریان لە خۆیان گەورەتر بینیوە، کەوتونە ژێر تەئسیر. ئێمە بە ناوی گەورە گەورە نابین، بە ڕەوشتی گەورە گەورە دەبین، بە عەقڵی گەورە، بە دڵی گەورە، بە ئەخلاقی گەورە گەورە دەبین. بۆیە خوای پەروەردگار مەدحی پێغەمبەری ئێمە بەچ دەکا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر ئێمە لە لوتکەی عیلمدا بووە، لە هەموو کەس عالمتر بووە لە دوای خوای پەروەردگار،
لە هەموو شتێکدا لە شەجاعەت و ئازایەتی لە سەخاوەت لە بەخشش لە هەموو شتێک لە قیمەدا بۆ بەڵام بەچی مەدحی دەکا دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم بەڕاستی محەممەد تۆ لەسەر ڕەوشتێکی زۆر گەورەی با ئێمەش هەوڵدەین ڕەوشتمان گەورە بێ ئەخلاق و ڕەفتار و مامەڵەمان لەگەڵ خەڵکدا لە ئاستێکی بەرز و گەورەدا بێ ئەو ئاستە بەرز و گەورەی کە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام لەسەری بووە و ئەو ئاستە بەرز و گەورەی کە ئیسلام فەرمانی پێ دەکات. پیرۆزبایی خۆم دووبارە دەکەمەوە بۆ هەموو لایەک دوا قسەشم ئەوەیە کە بەڕاستی ئێمە ژۆک و کۆمەڵی ئیسلامی هەموو چاوەڕوانێکی خێر و چاکەمان هەیە لە هەموو ئەوانەی کە لەم ناوچەیە بەتایبەتی دام و دەستگا حکومیەکان هەر لە جەنابی قایم قام بگرە تا ئەوانی دیکە و مامۆستایانی بەڕێز دەبێ ئەو پێشمەرگە و مجاهیدانە ئەو ئەندامانە کادیرانەی ئێمە بە برای خۆیان بزان ئامۆژگاریان بکەن غەڵەتیان هەیە ناشەریان هەیە کەم و کوڕیان ئامۆژگاری بکەن ئێمە لایەنێکی ئیسلامین شتێک دەڵێن شتێک دەکەین لەسەر ئیسلام حیساب ئەگەر چاک بێ ئیسلام قازانجی لێ کردووە میلەتە موسڵمانەکەمە قازانجی لێ کردووە ئەگەر غەڵەتێک بکەین ئیسلامی پێناشیرن دەبێت کەواتە لەسەر هەر کەسێک کە دڵسۆزە بۆ ئیسلام بەتایبەتی مامۆستایانی بەڕێز لەسەریان پێویستە ئەگەر غەڵەت و کەم و کوڕێکیان بینی لە برایەکی ئێمە بێن دەستی لە شاوێنن ئامۆژگاری بکەن بڵێن کاکە ئەو پێشەوانەی شەرع پێشەوانەی ئیسلامە ئەوە دڵسۆزیە بەڕاستی و ئێمە مەمنونیشی لە هەر کەسێک ئامۆژگاری مان بکات جا مامۆستایەکی بەڕێزە ڕیشتێکی محتەرەمە حیزبیەکە هەر کەسێکە ئێمە بەڕاستی ئەو چاوەڕوانیەمان هەیە دەستبارگر بن ئەوانیش ئەو ئامۆژگاری بەدایانی خۆشمانم کرد ئینشاڵڵا پێوە پابەند دەبن و لێرەشەوە من دەمەوێت سوپاسی خۆم دووبارە بکەمەوە کە لەم ڕۆژانەی دواییدا جەنابی کاک مەسعود سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت کاک نێچیروان بارزانی ئەو برانەی ئێمە کە ماوەیەک بوو گیرابوون کە ئێمە پێمان وابوو بە مەزڵومی گیراون بەهەرحاڵ 20 برایان لەو برانەمان بەردا هەندێکی دیکە ماون ئینشاڵڵا ئەوانیش بە زووی بەردەبن و هەندێک هەنگاوی دیکەش نراوە و ئێمە بەڕاستی چاوەڕوانی هەنگاونانی زیاتریش دەکەین و بە تەئکید ئێمەش لە بەرامبەردا تەنیا بەوەندە ئیکتیفا ناکەین بڵێ سوپاس دەکەین بەڵکو خوا پشتیوان بێت چی چاکە لە دەستمان بێ دەیکەین بۆ زیاتر چەسپاندنی ئەو حکوومەتە ئەو کیانە ئەو ئەزمونە کە هی هەموو لایەکمانە ئێمە وەکو زۆر جار گوتومانە ئێمە وەکو کەسانێک وین لە نێو کەشتیەکداین ئەو کەشتیە سەلامەت بێ هەمووان سەلامەتین خوا نەخواستە تووشی مصیبەتێک بێ هەمووان توش دەبین ئێمە خوا پشتیوان بێت چی لە دەستمان بێ لە خێر و چاکە دەستبارگرتن لە هەر بوارێکداوی کە لە تواناماندا هەبێ ئێمە ئینشاڵڵا ئەمەش واجباتی خۆمان جێبەجێ دەکەین دوای ئەوەی کە ئینشاڵڵا ئەو حەق و مافانەی کە هەمانە دابین دەکرێن خوای پەروەردگاریش هەموو لایەکمان عاقیبەت خێرکە ئینشاڵڵا ئەم ناوچەیەش کە ئێمە ئاوەدانی تێدا دەبینین زیاتریشی ئاوەدانی تێدەگەڕێەوە دەست خۆشیش دەکەین لەو بەرپرسە بەڕێزانەی کە لێرە ئەو پرۆژە خزمەتگوزاری ئەو ئاوەدانیان دیارە سەرپەرشتی کردووە و خوای پەروەردگار زیاتریش هیدایەتیان دا و کار ئاسانیان بۆ بکات وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. ئامادەبوانی بەڕێز دیارە لایەن کۆمەڵێک لایەنی سیاسیەوە هەروە لەلایەن لایەنەکانی خۆمانەوە کۆمەڵێک بروسکەی پیرۆزباییمان پێگەیشتووە لەبەرەوەی کاتەکەی درەنگە بۆ ئەوەی ئاهەنگەکە درێژ نەبێتەوە و گەرماشە بۆ ئەوەی کەس لە میوانە بەڕێزەکان ئەزیەت نەدەین تەنها ناوی ئەو لایەنانە دەخوێنینەوە کە بروسکەی پیرۆزباییان نردووە. ناوچەی ڕەواندوزی لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان، یەکێتی نەتەوەیی دیموکراتی کوردستان، کۆمیتەی ڕێخستنی دیانەی یەکێتی نیشتیمانی کوردستان، مەڵبەندی هەفتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان، مەڵبەندی سێی هەولێری کۆمەڵی ئیسلامی کوردستان، ناوچەی قەڵازەی کۆمەڵی ئیسلامی، مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی ئیسلامی، ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لا حەریر و دەوروبەری، خەڵکی گوندی پیر ئۆمەد، ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە کۆمەڵگای باسرمە، ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری سۆران، خەڵکی عەشیرەتی باڵک، مەڵبەندی یەکی ڕێخستن
ڕێخستنی شارە زووری کۆمەڵی ئیسلامی، سکرتارەتی یەکێتی مامۆستایانی ئیسلامی کوردستان، خەڵکی گوندی گرتک، ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی لە خەلیفان و دەوروبەری، مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی، مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، نووسینگەی هەولێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. هەروە بە ناوی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیەوە سوپاسی بەڕێوەبەراتی پۆلیس و پۆلیسی هاتوچۆی سۆران دەکەین کە هاوکاریان کردین بۆ ئەنجامدانی ئەم مەراسیم و ئاهەنگە. دووبارە سوپاس و پێزانین. مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. خۆشەویستان، بۆ ئەوەی بەڕاحەتتر لەوەی کە تێیدا ناشیرنیەکانتان نۆش بکەن، هاوکات لەگەڵیدا سرودێکی تر دەبیستن لەلایەن گروپی هونەری ڕووناچی. ئاگاداریشتان دەکەینەوە کەوا دوا بە دوای ئەم سرودا هەر یەک لەو لایەنە بەڕێزانە کە ناوەکانیان دەخوێننەوە نوێنەرانیان وتەیان هەیە. لەوانە لقی دەی پارتی دیموکراتی کوردستان، مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، لقی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. بەڵێ داوای لێبڕن دەکەین دیارە وتەی لقی سۆرانی یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان لە پێش ئەوانەوەیە.